ڕاستەوخۆ دەچینە سلێمانی بۆ گواستنەوەی کۆنفرانسی هەواڵی سەروەرقەرە داغی چالاکوانی ژینگە کە لەبەر بڵاوکردنەوەی پۆستێک دەست بەسەر کرابوو. و دیارە من بۆ ماوەی چەند کاتژمێرێک بانگشتی دادگا کرامەوە لێ بۆ ماوەی چەند کاتژمێرێک دەستگیر کرام بە مادەی 433 و دواتریش بە کەفالەتی 1 ملیۆن دینار عێراقی ئازاد کرام. و لە دوای ئەو دۆسیەش دیارە داواکاری گشتی لە دەربەنی خان سکاڵایەکی لە دژم جوڵاندووە لەسەرەوەی کە گوایە من سوکایەتیم بە دەسەڵاتی دادوەری و بە دادوەرەکان کردووە و لەسەر ئەو سکاڵایە فەرمانی دەستگیرکردنم بۆ دەرچووە. دیارە تۆمەتەکانەوەی کە گوایە من لەو پۆستەی کە بڵاوم کردوێتەوە دادوەرەکانم بە لە ڕابردووە بە هیچ و پوچ ناو بزەن کردەوە و پێم وتون کە دادوەرەکان ناتوان دادپەروەری بۆ سروشت بەدی بێنن و دیارە لەسەر بەکارهێنانی ئەم وشانەوە و پۆستێک کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوم کردوێتەوە بۆ ماوەی 14 ڕۆژ من لە زیندان هێڵامەوە و دوێنێ بە کەفالەتی 3 ملیۆن دیناری عێراقی ئازاد کرام. دیارە ئەم کەیسە دەسەڵاتی دادوەری زیاتر ئەخاتە ژێر پرسیارەوە چونکە ئێمە بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە لە باشووری کوردستان خەبات دەکەین و تێکۆشین لە پێناو پارێزگاریکردن لە سروشت و لە پێناو پارێزگاریکردن لە ژیانی ئاژەڵ و باڵندەکان ئەوە بە مرۆڤیشەوە و لە ماوەی 7 ساڵە بەدەیان دۆسێمان خستووەتە بەردەم داواکاری گشتی و بووین بە هەواڵدەری نهێنی و بووین بە سکاڵاکەر بە هەر ڕێکارێک لەو ڕێکارانەی کە پێویستە و یاسا داوای لە ئێمە کردووە ئێمە هەوڵمان بۆ داوە سکاڵامانە خستووەتە بەردەستیانەوە کە لە کاتێک شایمەمان توانی نەیکەین بەڵام هیچ یەکێک لەو سکاڵایانە نە لە بەرژەوەندی گشتی کۆتایی پێهاتووە و نەجوڵێنراوە و ئەگەر جوڵێنرا بێتیش وەک ئاماژەم پێکرد لە بەرژەوەندی گشتی کۆتایی پێنهاتوە دۆسیەکەشی داخراوە. بەڵام لە کاتێکا کە تۆ لەسەر دەسەڵاتی دادوەری قسە دەکەیت لەسەر دەسەڵات قسە دەکەی ئامادەن لەسەر خۆیان بێنە جواب بەڵام ئامادەنین لەسەر مافی گشتی و بەرژەوەندی گشتی بێنە جواب و داکۆتی بکەن و ئەو کەسانی کە تاوان بەرامبەر بە ژینگە ئەنجامەدەن ڕاپێکی زیندانەکانیان بکەن و یاخود سزایان بدەن. و دیارە لە باشووری کوردستان ئێمە بەدەیان کەیسمان هەیە کە کەیسی ژینگەین و تەواوی ئەم کەیسانە ژیانی ئینسانی لەسەر بەندە و ژیانی ئاژەڵ و باڵندە کێویەکانی لەسەر بەندە و بەهۆی ئەو دەستدرێژیانی کە بەردەوامەکرێتە سەر ژینگە و بەردەوامەکرێتە سەر سروشت هەرێکێک لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک و ئاژەڵ و باڵندە و ئەو زیندەوەرانی کە لە ناو سروشتە هەیە ڕوبەڕووی مەترسی و لە ناوچوون بوونەتەوە بە ئێساشەوە مەترسی لەسەریان هەیە بەڵام هەرێکێک لەو دۆسیانە بە هۆکاری جیاجیا یان داخراون یانەوەی کە بۆ نمونە ئەو سکاڵایانە بە هیچ جۆرێک وەرنەگیراوە و سزای و کەسانە نەدراوە و من لێرەوە دووپاتی یەکەمەوە کە زیندان و بڕیاری نادادپەروەرانی دادوەرەکان ناتوانێت ئیرادەی ئێمە بە هیچ جۆرێک تێک بشکێنێت و من ئەوە دەڵێم کە زیندان هیچ نییە ئێمە ئامادەین کە ڕۆحی خۆمانیان گیانی خۆمان ببەخشین لە پێناو بەدیهێنانی گیانێک لە دادپەروەری بۆ ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکان و بۆ سروشت بە هەموو بوونیەوە. و ئەوەی کە پێویستە کە من قسەی دەربارە بکەم دەربارەی ینی جوڵاندنی ئەو سکاڵایانە ینی لە سیستەمی دادوەری لە باشووری کوردستان وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاشەوە لەژێر پرسیارێکی گەورایە تۆ کە ڕاستەوخۆ سکاڵایەکرد لە دشت تۆمارەکرێت بە تۆمەتبار ناوزەنگەکری بەڵام پێشەوەی کە تۆ تۆمەتەکەت بەسەر ساق بکرێتەوە وەکو تاوانبارێک بەڕاستی مامەڵەت لەگەڵ ئاکرێت و ئەو ڕێکارانە دەگیرێتە بەر کە ئەمانە دژی دادپەروەریە و دژی ئەوەیە بۆیە من داوام لە کەناڵەکان و لە زیندانیش بەڕاستی من بەدەیان دۆسێم ئەو خەڵکانی کە لەوانە تۆمەت